لە هەموو وێزگەیەک لاکرەوەکاندا هەڵوێستی پڕ لە شانازی هەبوو هەرگیز کارێکی نەکردووە بەبێ تەمایەی دروستبوونی گرژی و ئاڵۆزی بە درێژایی کاری سیاسی هەڵگری وتاری سازان و ڕێکەوتن و ئاشتی بووە و هیچ کات نەبووە تەمایەی کێشاندانەوە بەڵکو هەمیشە کارەکتەری سەرەکی چارەسەرکردن بووە. کۆسرەت ڕەسوڵعالی سیاسەتمەدارێک بە هەڵوێستی پێشمەرگانەوە. ساڵی 1952 لە گوندی شیواشۆکی گەورەی سنووری شارۆچکەی کۆیە لەدایک بووە. هەر لە سەرەتای لاوێتیەوە تێکەڵ بەکاری سیاسی دەبێت و بەشدارێکی بەرچاوی دەبێت لە شۆڕشی ئەیلولدا. ساڵی 1975 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستانەوە دەکات. ساڵی 1976 یەکێک بووە لە دامەزرێنەرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەهۆی کار و چالاکیەکانیەوە. ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کراوە. پاشماوەیەکی زۆر لە زیندانی و ئەشکەنجەدان یەکێک بووە لەو پێنج خۆڕاگرەی هیچ جۆرەدان پێدانێکی نەکردووە و بەهۆیەوە ئازاد کرا. ساڵی 1970 بووە ئەندامی سەکردایەتی ڕێخستنەکانی ناوخۆی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان و لە هەمان کاتدا لێپرساوی ڕێخستنە نهێنیەکانی ناو شاری هەولێر بوو. ساڵی 1970 لە کۆنفرانسی سێی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستاندا بە ئەندامی سەکردایەتی هەڵبژێردرا و دواتر بووە ئەندامی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ساڵی 1984 بووە بە لێپرساوی مەڵبەندی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان. ساڵی 1985 لە شەڕدا لەگەڵ حکوومەتی عێراق بە سەختی برینداکرا. ساڵی 1966 بۆ لێپرساوی مەڵبەندی هەولێر و هەر ئەو ساڵە لە چالاکی بێوێنەدا و بە سەرپەرشتی خۆی سێ پێشمەرگە دەستڕێژی گولایان لە پارێزگاری ئەو کاتی هەولێر کرد. ساڵەکانی 1970 تا 1991 دامی ناوەندی کۆمەڵی لێپرساوی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بووە. ڕاپەڕین و حکوومەتی هەرێم. ساڵی 1991 کە نەخشەی ڕاپەڕیندا ڕێژا سەرپەرشتیکردنی ئازادکردنی شاری هەولێر سپێردرایە کۆسڕە ڕەسوڵ و دواتر یەکێ بوو لە دیارترین ئەو سەرکردانی ڕۆڵی بەرچاویان جێڕا لە ئازادکردنی کەرکووکدا. هەر ئەو ساڵە بووە لێپرساوی بەرەی کوردستانی سنووری پارێزگای هەولێر. هەر لە ساڵی 1991دا کاتێک ڕژێمی بەعەز هێرشی پێچەوانەی کردەوە داستانی کۆڕێدوانی هێرشەکانی بوەستێنێت. ساڵی 1992 لە یەکەم هەڵبژاردنی هەرێمی کوردستاندا بووە ئەندامی پەرلەمان. ڕۆژی 11 نیسانی 1993 کۆسڕە ڕەسوڵ بووە سەرۆکی کابینەی دووەمی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. دوای هەڵگرسانی شەڕی ناوخۆ ڕۆژی 22 کانونی یەکەمی 1994 جارێکتر وەک سەرۆکی حکوومەتی هەرێم دیاری کرایەوە. دوای ڕووداوەکانی سیوێکی ئابی 1996 گەڕانەوەی یەشتی لە گەردەلوولی تۆڵەدا ساڵی 1990 لە بردومانەکانی تورکیادا بە پشتیوانی هێزەکانی پارتی دۆڵی هیران و نازەنین جارێکتر بە سەختی بریندار بوو و تا ئێستاش ئاسەواری ئەو برینداریە بە جەستە و تەندروستیەوە دیارە. لە ماوەی سەرۆکایەتی حکوومەتدا و تا ئێستاش کۆسڕە ڕەسوڵ بە هیچ شێوەیەک دەستبەرداری کەسایەتی سادە و خاکێکەی نەبووە. جیاواز لە زۆرینەی بەرپرسانی تر هەمیشە دەرگای کراوە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و هاوڕێیانی ڕێخستنی شار و پێشمەرگەکانی شاخی. لەو زەمەنە سەختەدا کە کوردستان بە خراپترین دۆخی داراییدا تێدەپەڕێ هاوکارێکی بەردەوامی کۆمەڵانی خەڵک و هاوڵاتیان بووە. کۆسڕە ڕەسوڵ یەکەم بەرپرسی حکومی بوو بیر لە داهاتووی وڵات و بوونەخاوە نابووری سەربەخۆ بکاتەوە. لە کاتی سەرۆکایەتی حکوومەتی ئیدارەی سلێمانیدا بیرە نەوتەکانی شیواشۆکی هێنایەوە هەوڵ و توانای ناوخۆیی پاڵاوگەکانی دروست کرد کە بۆ ئەو کات کاریگەری بێوێنەی هەبوو لە سەکەمکردنەوەی قەیرانی سوتەمەنی. هەڵوێستە ناوازەکانی ساڵی 2001 کۆسڕە ڕەسوڵ دەستی لە سەرۆکایەتی حکوومەت کێشایەوە بۆ لێپرساوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕۆژی 21 حوزەیرانی 2006 بۆ جێگری سەرۆکی هەرێمی کوردستانی و هاوکات جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی. ئەگەرچی کاکۆسە زیاتر وەک فەرماندەیەکی سەربازی ناسرا بوو بەڵام لەو ماوەیەدا توانە سیاسی و دیبلۆماسیەکانی بە تەواوەتی دەرکەوتن. سەردان و دیدارە فەرمیەکانی لەگەڵ بەرپرسانی باڵای دەرەوە و دیداری لەگەڵ جۆر بۆش و سەرۆکی ئەو کاتی ئەمریکا سەلمێنەری ئەو ڕاستیەن. یەکێک لە خاڵە جیاکەرەوەکانی کۆسڕە ڕەسوڵ لەگەڵ زۆرینەی فەرماندە و بەرپرسە سیاسیەکاندا هەڵوێستە نیشتیمانیەکانی و کوتار و ڕەفتارە هێمن و یەکخەرەوەکانیەتی. ئەو یەکێکە لەوانەی کەمترین دەرکەوتنی میدیایی هەبوو و لەو کاتانەشدا تەنیا گوتاری بۆ یەخستنەوەی هەڵوێستەکان و چارەسەری کێشەکان بووە چ بۆ ناوخۆی حیزبەکەی یان بەرامبەر حیزبەکانی تر.
تەنانەت لە کاتی شەڕی ناوخۆشدا لێدوانێکی نەداوە بکە شەڕەکە گەرمتر بکات. دوای جابوونەوەی نۆشرۆ مستەفا ڕۆڵێکی کاریگەری بینی بۆ سەخستنی ڕێکەوتنی نێوانیشتی و گۆڕان، ئەگەرچی لە سەرەتادا لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح کە ئەو کات جێگری دووەمی سکرتێری یەکێتی بوو باڵی ناوەندی بڕیاریان ڕاگەیان بۆ ڕزگارکردنی یەکێتی لە قۆڕەکاری و بەدەمەزراویکردنی حیزبەکە، بەڵام هەرگیز بیری لە جیابوونەوە نەکردەوە هەڵوێستەکەی بۆ ڕزگارکردنی حیزب بوو لە دەزەوانەی بەبێبوونی شەریعەتی حیزبی بەرەو عقارێکی نادیاریان دەبرد. دواتریش بووە هۆکاری سەرەکی گەڕاندنەوەی دکتۆر بەرهەم بۆ ناو یەکێتی و کۆکردنەوەی باڵە جیاوازەکانی حیزبەکە. لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا ئەوسەر بەو باڵە بوو کە جی کچۆڵکردنی کەرکووک بوون و دواتر شەڕی ڕاستەخۆی لەگەڵ سوپای عێراق و حەشدی شعبیدا کرد و بەهۆ شێوە لەلایەن حکومەتی عێراقەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکرا. کۆسڕ ڕەسوڵ هەمیشە کەسایەتێکی بە هەڵوێست بوو، هیچ کات لە قوربانیدان سڵی نەکردوتەوە و هەودوو کوڕی لە پێشمەرگایەتیدا لە دۆڵی سماقوڵی شێیدکران و بوونە قوربانی خەبات. لەسەر هەڵوێستەکانیشی هەمیشە ڕوبەڕووی گەورەترین دژایەتی و پیلانگێڕی بۆتەوە، چ لە ناوخۆی حیزبەکەی و چ لە دەرەوەی. تەنانەت گومانی زۆر هەیە کە تێکچوونی باری تەندروستی ئەگەرچی بەشێکی پەیوەندی بە بریندارەکانی پێشمەرگایەتیەوە هەیە، بەڵام بەشێکی پەیوەندیدار بێ بە پیلانەکانیەوە لە دژی. لە کۆنگرەی چوارەم وەڕای هەموو پیلانەکان بۆ لێدان و بچووکردنەوەی، بەڵام بەدەنگی زۆرینەی ڕەهای کۆنگرە شەرعێتی وەرگرت و بۆ سەرۆکی ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی وێڕای خراپی باری تەندروستی و تەمەنی هەڵکشاوە و هەموو ئەو دژایەتی و پیلانانە لە بەرامبەری ئەو هێشتا هەڵگری هەمان گوتاری یەخەر و چارەسەکەرە و دەستبەرداری هەڵوێستە نیشتیمانی و پێشمەرگانە و قوربانیدارەکەی نەبوو.